بەجێگەیاندنی حەج ئەم ساڵ چاوی تەواوی جیهانی بەلای خۆی داڕاکێشە بۆ ژمارەیەکی زۆر لە حاجیان لە سعودیا گیانیان لەدەستدا بەشێک لە هۆکارەکە وەکو هۆکارێکی سەرەکی کە لی دەڕواننەوەیە کە ژمارەیەک لە حاجیان بەبێ یاخود بە وەرگرتنی ڤیزای جۆرا و جۆر چوونەتە سعودیە و لەوێ پرۆسەکەیان جێبەجێ کردووە بەسمە گفتوگوی زیاتر بکەم بە تایبەت لەبارەی هەرێمی کوردستانەوە هەردوو میوانەکانم بەڕێز ڕۆژگار جعفەر بەرپرسی ڕاگەیاندنی شاندی وەزارەتی ئەوقاف بۆ پرۆسەی حەجی ئەم ساڵ و هەروەها سید عەبدوڵڵا سید محەممەد خاوەنی کۆمپانیای پێدانی ڤیزای گەشتیاری سعودیەکە هاوکات ڕێگە پێدراوی کونسوڵخانی سعودیە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەن زۆر بەخێر بێن کاک ڕۆژگار بۆ پێی کە جەنابن ئەم ساڵ نوێنەری وەزارەتی ئەوقاف بووی لە سعودیا پێم بڵێ کە ئەو خزمەتگوزاریانەی پێشکەشی حاجیانتان کرد لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بە فەرمی ڕۆیشتبوون چۆن بوو خزمەتگوزاریەکان لە چ ئاستێکدا بوو؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان لە سەرەتادا پیرۆزبایی لە تەواوی حاجیانی هەرێمی کوردستان دەکەم ئەوانەی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە گەشتی وڵاتی سعودییان کردووە ئەوانەی بە ڤیزە زۆرەکانیشەوە بەڵێ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر هەوڵیدا باشترین خزمەتگوزاری پێشکەش بە حاجیانمان بکە ئەو خزمەتگوزارانەی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و پێشکەش کرا و بریتی بوون لە خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری گواستنەوە خواردن شوێنی مانەوە و ڕێنماییکردن کۆمەڵێک خزمەتگوزاری دیکە بوو کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و پێشکەش بە حاجیانمان کرا یعنی ئەو حاجیانی دیکە کە بە ڤیزەی جۆرا و جۆر ڕۆیشت بوون ئەوانە ئەم خزمەتگوزاریانیان نەبوو کاک ڕۆژگار؟ نەخێر بە هیچ شێوەیەک خزمەتگوزاریانیان نەبوو بەڵکو لە دۆخێکی زۆر خراپ و ناهەمواردا بوو. یعنی چۆن ئەگەر یەکێک ئێستا لەوانەیە زۆر کەس بڵێن جیاوازیەکە چییە؟ هەرچینە سعودی و لەوێ پرۆسەکە ئەنجامەگەینی جیاوازیەکە چی ئەوانی کە بە فەرمیە ڕۆن لە پاکێجەکان بەشداریەکەن ئەوانی دیکە کە خۆیان ڕۆن ئەوانەی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە گەشتی وڵاتی سعودییان کرد بوو یەکێک لە جیاوازەکان ئەوە شوێنی مانەوەیان و لە مینا لە مزدەلیفە و لە عەرەفەش بەڵام ئەوانەی کە بە ڤیزە زۆرەکانەوە هاتوون ئەم خزمەتگوزاریانیان نەبوو و هەروەها تیمی پزیشکی و سەرپەرشتیاری ئیداری بۆ نمونە ئێمە هەر 42 حاجیەک لۆ 45 حاجیەک سەرپەرشتارێکی ئیداری لەگەڵیاندا بوو و نوێنەرێکی پزیشکی لەگەڵیاندا بوو بۆ ڕێنماییکردن لەگەڵ تیمی ڕاگەیاندن و تەواوی تیمەکانی دیکە سەرپەرشتی ئەو تیم ئەو چەند حاجیان دەکرد بۆ ئەوەی ڕێنماییان پێ ببەخشن و هەروەها زانیاریان پێ بدەن بۆ ئەوەی فەریزەکان بە شێوەیەکی ڕێک پێک و بەبێ هیچ گیرگرفتێک ئەنجام بدەن. باشە پێشتر پێش بەجێگەیاندنی پرۆسەی حەج وەزارەتی ئەوقاف ینی چەندین جار بە کۆمپانیەکانی گوت کە نابێت لە ڕێگەی ئێوەوە حاجیان بڕۆنە سعودیە و حەج ئەنجام بدەن ئێمە لێرە لە ستۆدیۆیەکێک لە نوێنەری ئەو کۆمپانیانەمان لەگەڵ کە ڤیزەی گەشتیاری داوە بە حاجیان کاک سەید زۆر بەخێر بێ ئەگەر پێم بڵێ ئەم ڤیزەی گەشتیاریە چییە و ئێوە چۆن ینی داوتانە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس لە بەڕێستان بەخێرات میوانە بەڕێزەکەشم دەکەم کاک ڕۆژگار لە حەجی هاتووە پیرۆزیوت حەجی هەموو حاجیان ئینشاءالله خوای گەورە قبولی کردیە بە تایبەتی حەجی کوردستان و بە تایبەتی ئەوانەی بۆ حەجی گەشتیاریش ڕۆشنە زۆر ماندوو بوونە ئینشاءالله خوای گەورە لەیان قبولکە و ئەوانەی وەفاتیشیان کردی خوای گەورە بەهەشتیان شاد بکات. بەنسبەت حەجی گەشتیاری زۆری هەیە حەجی گەشتیاری هەبوو کە پێرن سیاحە شخصی هەبوو عائیلی هەبوو ئەعمال هەبوو پێنج زۆری هەبوو ئەو ڤیزەیە کە وەریان دەگرت بەس بەتای ئەوەی بە زۆردی کە حەجی پێکرا شخصی بوو ئەوەی شخصیەکە خاوەن کۆمپانیایەکانیان شخصەکە بە خۆی برادێکی هەبا لە سعودیەی داوەت نامی بۆ دەنار داهاتە لای ئێمە ئەمە مستەنەدەکەمان لێوە دەگرت دەگەر ئەوراقی کامل پەنجەمۆرمان پێ ئەکرد بەڵێنمان پێ ئەدا کە ئەمن حەجی پێ نەکەم یعنی ئەوانی کە لای ئێوە ڤیزیان بەڵێننامەیان پڕ کردوەوە کە بەشداری پرۆسەی حەج ناکەن بەڵێن پەنجەمۆرمان پێ دەکردن پارەمان لێ وەردەگرتن معاملەکە ئەوراقەکانمان هەموو لێ وەردەگرت و هەر لە جوازی خۆی لە کارتی نیشتیمانی هەموو تشتێک دەمان بردە قونسولێ ڤیزەکەی دەدانێ تەنیا ئێوە کۆمپانیان لە هەرێمی کوردستان کە ڤیزا دەنە جارە بە تەنیا من بووم خلالی ساڵێک ئێستا پاش لە ماوەی ئەو ساڵەیان ئەم ساڵ با بڵێن چەند ڤیزەتان بەخشیوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ بەس لەلای من تقریباً 8000 ڤیزە دەرچوو 8000 ڤیزە بۆ سعودیا زیاتر لە چ مانگێکدا بوو؟ نزیک بوو لە پاڵ لە ساڵی پارکە لە حەزگەڕاینەوە لە مانجی 7 تقریبا بە خلالی 5 مانگ. کاک سەید ئەم ڤیزەیە ساڵانی ڕابردووش هەبوو یان ئەم ساڵ؟ 4 ساڵە هەیە زیاتر هەیە 4 ساڵەمە ئەوانەی خاستن کۆمپانیەکان هەمان بوو بەس بۆ حەز ئیستعمالمان ناکرد هەر جارە کە چوو باینە سعودیەی پارەی ئەوەمان نەدەدا ڤیزەی
لەبوو خاوەن کۆمپانیاکان زۆر باشە یان ئەوە ئیشی هەبی بچی بێ قەیناکە پارە نادا هەموو جارەی ویزەی وەرناگری بەس ئەوە باشی زۆری لەبوو ئەویان بەکاری بەڵام ئێوە هەستان بەوە ناکرانی 8,000 هاوڵاتی لە ماوەی 5 مانگا ویزەی سعودیە وەرگرت ئەوە بەس لەلای من 8,000 ڕێوانەیە ڕەنگە زیاتریش کوردستان تقریبا سەرەوەی 15,000 زیاتر دەچوو پاش ئێمەش دوسێ شەریکەت کە دامەزرا بەس ئەمە ئەوەی لەلایمە یەک کەس نییە بەبێ پەنجەمۆر هەموو پێمان دەگوت هەتا باڵێن نامەکەمان کرد بۆ کوردی ئەمان لە پێنجەمین فەقەرەی پێنجەم تێی نووسراوە کە بەڵێن حەجی پێ ناکەم بۆ ئەوە پەنجەمۆرمان پێ دەکرد ئەوجا لە حملەداریش ماوەرناگرت ئەمە هەموو شخص بەخۆی دەبا هاتوانە ئەو کۆمپانیا ئەوجا پێمان دەگو کاکە حەجی پێ ناکرێت بەس زۆر یان ئەمە جیاواز بوو لەوانەیە کە بۆ بەجێگەاندنی ئەمرە دەچوونە نەخێرەوانەی چەند لە بۆ سەتایەکی لە بۆ ئەمڕی نەبوو هەموو لە بۆ حەج ئەویان دەکرد بەس ئەمە تەبلیغمان دەکردن بەس بەداخەوە هەندێک لە حملەدارەکان یان لە کۆمپانیاکان پێیان دەگوت بە گرنتی هەستان پێ دەکەین کەچی بردیان ئەوێن دەرنەپاسیان لۆگرت ینی نە باجیاندانێ نە جێ و ڕەوانە هیچ باشنە و خۆیان لێشارنەوە ئەسن تەلەفۆنیان هەر ناگرن ئێستا لە میسر لە تونس هەموو کۆمپانیەکانیان زۆران عقوبەدا ینی ئەوانە ئیشیان لە هەرێمی کوردستانیشانی ئەمڕۆ وەزیری ئەوقافەوەی گوت کاک ڕۆژگارەمە و پرسیارا ڕاستی جەنابەت بکەم ئێوە بەرامبەر و کۆمپانیانی کە ویزەی گەشتیاریان داوە چ ڕێکارێک دەگرنە بەر یعنی ئێستا کاک سەید باسیەوە کە دەڵێ ئێمە بەڵێ نامەمان هەیە کە پێمان پڕکردوونەتەوە نابێ بەشداری پرۆسی حەج بکەن بەڵێ هەروەکو ئەوڕۆ بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی دکتۆر پشتیوان سادق ڕایگەیان لێژنەیەک پێک دێنرێ لە چەند کەسانی پسپۆر لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ئەوقاف لە جیاتە معنیەکان بۆ ئەوەی هەروها داواکاری گشتیش بڵێ بۆ ئەوەی ڕێکاری یاسایی بژرێتە بەر بۆ ئەو کەسانێکەوە کەم تەرخەم بوونە یاخود هۆکار بوونە بۆ ئەوەی ببنە هۆی ئەوەی ئەو خەڵکانە بەم شێوەیان لێبێتن و داوایان لەسەر تۆمار دەکرێتن و سزای یاسایی خۆیان وەردەگرن لە حاڵەتێکی ئەوەیە کە وەکو کاک سەید باسیەکەڵێ ئەمە بەڵێ نامەمان هەیە ئەتوانن هیچ بەرامبەر ئەو کۆمپانیانە بکەن ئەوە داواکاری گشتی کۆمپانیا بەڵێ نامەی نییە کۆمپانیا ئەسەلا من لێ ناگەڕم کۆمپانی بێتە کۆمپانیەکەی خۆشم کە دەمەگوت و ناتوانانی وەربگری شخص ئەوەی دێ دەهات ویزە وەربگرێت تەنها ئەو شخصە داهاتەکنە خۆمان ئەو پەنجەمۆرم بە مواطنەکە دەکرد بە هاوڵاتی دەکرد ئەمن لەگەر تعاملمان لەگەر هیچ کۆمپانیەک بەڵام کاک سەیدیانیەوە شتێکە ڕەنگەیانی وەکو عقد وەکو بەڵێنامە بۆ ئێوە ڕاست بێ بەڵام تۆ توانی چی بەرامبەر و کەسە بکەی من هاوڵاتیەکەم دێم لای تۆ ویزەی سعودیە وەرەگرم ئەچمە ئەوێ ئەچمە حەج تۆ توانی چی بەرامبەر نامە هیچمان پێ ناکرێت ئەمە بەس لە مەسئولیەتی دەردەچین قۆنسولیا لە مەسئولیەتی دەردەچی ئەوەی لەوێن دەرێستان مردووە و ینی بەخۆی لەسەر مەسئولیەتی خۆیتەکە وەفاتی کردووە تەنها ئەوە خزم و کەسوکارەکەی ئەتوانیتن داوای لەسەر ئەوەی تەزیلکە ئەو حملەدارەکە لەگەرە خۆی بردووە لەوێن دەر عقدی دەگە کردووە کە لێرە چی بوو ینی ئەوان لەگەڵ گروپ و لەگەڵ ڕۆشتون گروپ 500 نەفەری بردووە گروپ 400 نەفەری بردووە کاک ڕۆژگار وەک وەزارەتی ئەوقافکاریەوە لەگەڵ ئەوانە دەبێت یاخود لەگەڵ ئەو کۆمپانیایی کە ویزەکەی پێداون لەگەڵ هەردوو لایەن دەبێتن و ئەوەی مقصر بی بەرامبەر ئەو کارە و خەتابار بێتن لە ڕێگەی داواکاری گشتیەوە لە ڕێگەی جیهەتە معنیەکانەوە دەدرێتە بە دادگا و لێپرسینەوەی یاسایی لەگەڵ دەکرێت یعنی ئەم ساڵ لەو ژمارە حاجی هەرێمی کوردستان کە گیانیان لەدەستداوە باز لەوە دەکرێت یەک حاجیان بە فەرمی لە ڕێگای وەزارەتی ئەوقافەوە پرۆسی حەجی بەجێگەیاندووە کەواتە وەزارەتی ئەوقاف چی دەکات بۆەوەی ساڵێکی دیکامە دووبارە نەبێتەوە بەڵێ ئەوەی جێگەی دەستخۆشیە ئەو پلانەی کەوا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەم ساڵ داینابوو بۆ سەرپەرشتکردنی حاجیانمان لە وڵاتی سعودیە سوپاس بۆخوا بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بەڕێوەچوو ئەوە بوو پلانەکەمان هۆشیارکردنەوەی حاجیانمان بوو یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کەوا ئەمە سەرکەوتوو بووین ئەوە بوو کەوا چەند ڕۆژێک پێش دەستپێکردی مەراسمی عەرەفە پشومان بە حاجەکانماندا و هەروها لە ڕێگەی تیمەکانەوە تیمی تەندروستی و تیمی مامۆستایانی ئاینی و تیمی ڕاگەیاندنەوە و فەرمانبەرانی وەزارەتی ئەوقاف ڕۆژانە چەندین حاجی کۆبوونەوەیان پێدەکرا لەو سێ ڕۆژەی پێش ڕۆژ عەرەفە پشویان پێدەدرا و ڕێنمایی دەدران کەوا خواردنی باش بخۆن خۆیان ماندوو نەکەن لە خۆیان لە سەرما بپارێزن لە گەرما بپارێزن و جارجار خۆیان بدەنە بەر تیشکی خۆر بۆ ئەوەی کە ڕۆژ عەرەفە ئینتلاقمان کرد لە هۆتێلەکە تووشی سەدمە نەبن و بە گروپینێکی بە کامل قووەتەوە بڕۆن بۆ عەرەفە سوپاس بەخوای گەورە پلانەکەمان سەری گرت ئەوە بوو حاجیانمان زۆر بە سەلامەتی ئەو ڕۆژە سەختی عەرەفەیان تێپەڕاند و هەرچەندە چەند حاڵەتێکی مەسەلەن نەخۆشی ئەوانە هەبوو بەڵام لە ناو عەرەفە لە ناو خێمەکان تیمی تەندروستی مباشرەتەن لەگەڵیان بوون و لێدانی مغەزی لە بۆ حاجەکان و دەرمان و تاوەکو بەیانی و گەڕانەوەش لە عەرەفە تیمی پزیشکی و تیمەکانی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لە خزمەت حاجیاندا بوون ئەوە هۆکاری سەرکەوتنی
پرۆسی ئەم ساڵمان بوو. باشە کاک ڕۆژگار ئەوانی دیکە کە خۆیان هاتبوون بە ڤیزەی گەشتیاریە جۆرە و جۆر بەشێکیان دەستگیر کرابوون بۆچی دەستگیر کرابوون؟ ئەوە وەکو پێشترش حکوومەتی سعودیا لە ڕێگەی وەزارەتی حەج و عومرەی خۆیانەوە چەند جارێک ڕاگەاندنی بڵاو کردەوە کە ئەم جۆرە ڤیزەیە گەشتی پێناکرێت و حەزی پێناکرێت و قبول کراو نییە. ئەو هاوڵاتیانە تەنها هاوڵاتی هەرێمی کوردستان نەبوون، هاوڵاتی چەندین وڵاتانی دیکەی تێدا بوو دەستگیر دەکران و بەپێی یاسای ئەو وڵاتە مامەڵەیان لەگەڵدا دەکرا. ئێوە توانن چیان بۆ بکەن؟ ئێستا هیچ حاجێکی هەرێمی کوردستان ماوە کە دەستگیر کرابێ لە سعودیا؟ بەڵێ سوپاس وستایش بۆ خوای گەورە دوای ئەوەی کەوا هەندێک هاوڵاتیان پەیوەندیان پێوە کردین دەمەوێت خاڵێک برێم لە بیری نەکەم. 3 ڕۆژ بەر لە ئێستاکە لە سنووری عەرعەر هاوڵاتیەک تەلەفۆنی خۆمی کرد داوای بەهاناوە چوونی کرد کەوا چەند پاسێک گیریان خواردووە لە نێوان سنووری عێراق و سعودیا هەردوو سنوور ڕێگان پێ نەدەدان کەوا ئاودی ببن بە خۆشحاڵیەوە هەرزوو پەیامەکەمان گەیاندا نووسنگەی بەڕێزە نایب وەزیر و خودی دکتۆر پشتیوان وەزیری ئەوقاف خۆشبەختانە لە ماوەی 20 خولەکدا بەهانای ئەو هاوڵاتیانەوە چوین و کێشەکەیان بۆ چارەسەر کرا و لە ڕێگای نوێنەرەکانمان لە وڵاتی سعودیا ئەو کێشیان بۆ چارەسەر کرا و پاسیان بۆ دابین کرا گەڕانەوە هەرێمی کوردستان. ئەوانی دیکە ئێستا وەکوتم کەسێ دەستگیر کرابێ هەندێک ئەمە نزیکە 10 کەسمان دەستگیر کرابوون لە وڵاتی سعودیا نوێنەرەکانمان لە هەوڵدان لەگەڵ قونسولیەی عێراق لە وڵاتی سعودیا و لە جەددا لە هەوڵدان کێشەی ئەوانە چارەسەر بکرێت لە ڕێگەی پارێزەرانمانەوە ئینشاڵڵا لە 1-2 ڕۆژی داهاتوو چارەسەریش دەکرێتن و بە دڵخۆشی ئەو هاوڵاتیانەشمان دەگەڕێنە ناو باوەشی خێزانەکانی. زۆر باشە کاک سەید ئێوە خاوەنی ڕێگە پێدراوی کونسوڵخانەی سعودیان بۆ پێدانی ڤیزە لە دوای ئەم پرۆسی حەجی ئەم ساڵ چاوەڕێ دەکەن کە کونسوڵخانەی سعودیا پرۆسی پێدانی ڤیزە قورستر بکات لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تەواوی وڵاتانی دیکەش؟ خۆی بەخۆی قونسولیە هەر بیدایەتیش ئەمە ئەعلامان لە شەریکەی دەدا یەکێک تەبلیغمان دەکردن حەزی پێ ناکرێ هەر کەسێک بگیرێ 10 ساڵ لێ ناگەڕێن جارشکە بچیەوە حەج ئێستا وایان کردو زۆریان پەنجەمۆریان پێکردون لەوێ ناتوانن بگەڕێنەوە تا 10 ساڵ احتیمالە بکەنە سعودیای و هەروەها عقوبەی 6 مانگ حکم بوو و 10,000 ریالیش غەرامە بوو ئەوە هەموو جار پێمان گوتونە ئەو تشتە هەر هەیە ئەو شروتە هەر لە بۆ کوردستانی لە بۆ هەموو دنیای هەیە ئەوە بەس ئەوزان نازانی وڵا حکوومەتی سعودی احتیمالە ئیجراعاتی بکاتن یعنی هەندێک تغیراتی لەو ڤیزەی بکە بزانە لەو شەریکانە ینی شەریکەی سعودی بەخۆی احتیمالە ینی ئێستا حکوومەتی سعودیا مامەڵە لەگەڵ ئەم کۆمپانیایانە دەکات کە ڤیزەیان داوە بۆ هاوڵاتیانە یاخود بردویانن بۆ حەج یاخود هەرێمی کوردستان نە هەرێمی کوردستان نە حکوومەتی سعودیا معاملەی لەگە هیچ کۆمپانیایەک ناکە هاوڵاتی ئەمە حسابی هاوڵاتیەکەن حسابی کۆمپانیای ناکەین هاوڵاتی کە دێ دەری ئەوە داوەتنامەم دۆهاتێ لە سعودیا ئەوە قراری قونسولی ناتوانین ڕابگرین ئەمە ئەو لی وەردەگرین ئەمە ئیزراعاتی لۆ دەکەین معاملەی دەبینە قونسولی تەماشا دەکات عقلی گرتی دەیداتێ ڤیزە نەیگەر ڕەفز دەکات لە بۆی ئەوە لە خۆ دەڕوا لە ئەوەیە کە بچی زیارەتی ئەو کابرای داوەتنامەی لۆ ناردە بستەکنەوی هەتا 3 مانگ دەتوانی بمینی لەوێندەر هەتا 3 مانگ نەک لە بۆ حەج و هەتا ناتوانانی ئیشی پێ بکە ساڵی پارنیان دەتوانانی عمرەش پێ بکەن بەوەی عمرەش ممنوع بوو بەس کە هاتینەوە لە حەج پارێکە عمرەکەیان لا بەرگوتیان قەیناکە بۆ ڤیزەیەش با عمرەی بکەن بەس نە ئیشکردن نە حەز مەمنوعە بمینتەوە لە 3 مانگ زیاتر ئەوەی بمینتەوە $10,000 ینی غەرامەیە و 10 ساڵیش لێ ناگەڕێن جارشکە داخلی سعودیای بیتن 6 مانگ حکمیشە. زۆر سپاسانەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بەڕێز ڕۆژگار جعفەر بەرپرسی ڕاگەاندنی شاندی وەزارەتی ئەوقاف بۆ پرۆسی حەجی ئەم ساڵ بەڕێز سەید عەبدوڵڵا سەید محەممەد خاوەنی کۆمپانیای پێدانی ڤیزەی گەشتیاری سعودیە زۆر بەخێربێن دەستان خۆش.